پیرۆژایی نێرێکەفتی 17 تەمووز 2015 باژارۆکێ گرکێ لەگێ لە بەردەنگێ منارەیەن مزگەفتە شیارد بوو. ڕاگەیاندن بە ڕۆژە یەکەم ژە جەژنە ڕەمەزانە پیرۆز لێیا دیار بوو سکاک و کۆلانن باژار ڤالە بوون جوڵاتیە. بتەنێ زارۆک بشێوە و ڕەنگێکی پەرپوت ئەو جەژن تانین لەسەر زمان. خەڵێکی مەبسووتن لێ دەری گەلێک مانایگرتیە نیڤێ چوونە ئەڵمانیا و کوردستانی و خۆسکە هەنگی نەچووبانە خاوایە مڵەتی وایە هەنگی بێت کەس نەچووبانە. ئەم خۆشەکرا دگەر هەن ئەم تێنە ماشۆش خولادات نەهەردوو ئەم مەبسووتن و عیداشک ئەم لە عیدا عالەمی کوردستانی پیرۆستکن. هەنجوانان سەردانە ماڵباتێ شەهیدا و کەسن و پەنابەر بووی تانین لە بیرا خوات vê جەژنێدا. دەستپێکێدا ئەم جژنە ڕەمەزانê li hemî milatê Kurd pîroz dikin her çar parçe Kurdistanê li malbatê şehîda li penaberê xwe jî em vê cejnê wa pîroz dikin. Bi rastiyê ez weke ciwanekî Kurd destpêka eyda xwe de ez malê kesê ku zaroya penaber bûyîn dinyayê ketin û ji dî ixtiyara pê ve di malê de nebûyîn. Em çûn eydê wan e em eydê hevalê me ku şehîd ketin yê çûne ber dovaniya Xwedê em eydê wa geran. îro ketê ku tu min dibînî ez tena xwe ez eydî digerim. Yani ciwan jî şarê denînin zarok tenê digerin. Yani ev jî qedereke hatî serê milatê me Kurd. ئەم عیدا سەرۆک پیرۆز دکەین یا پێشمەرگێ me ڕۆژئاواویە کوردستانی هەمووە و گەلێکی سەرهات سەرکەفتن جوارە بێ ئەم ئیرۆ دەرکەتنا vê sibhê em derketna heta niha nûka em gihane mal em çûna ser mezarê şehîda ser eza malbatê şehîda em wagerana me pîrozbahî kiriya li eydaniya wa û me kêfxweşî daye wa. بوونەیە جەژن و سەرساڵان لە کوردستانە سووری هەر ئەو بوون. لێژە سەدەما برچیبوون و بەرزکردنا نکوکیان گوهرتنن مەزن دوێنەیەن سکاکادا دیار بوون. بەرزانە حسێن گرکێ لەگێ ئارک.